شوني؟ ماشي ناوی بەڕێزە؟ عارف عارف ئەو تو خۆت هەروە ڕووخۆشیان منە بینی ئاکەوتی دەپێکەنین والله يا تمشي تشوف بۆچی؟ أول ديك غاري ده وجار ئەو بۆ غاریدا حاسس لو إني دبتشاك درتشي ئەی باشە مشکیلە نییە سڵاو لێبێ والله من نازل کوردی نازانی عەربی باشە مشکیلە نیە لەگەڵ تۆ قساکەم بەچیەوە سەرقاڵی کاکە؟ لا والله سرقايل شين درا ئەڵم بەچیەوە سەرقاڵی کاک قایلی چی؟ الواحد شهرين يعني والله طلبه ما تەلەبەی بوري ششرب پۆلی شەشی ئەی باشە لە شستا پۆلی شەش قورسە ئاسانە والله باشا حسب مشكي طلبيه وایە؟ عارف اخوي نا زۆر ئاسانە بەس نابێ خۆت لە خۆتی قورسکەی عارف والله ويا زۆر ئاسایی و ساڵەکانی تر بەس چیە تۆزێک زیاتر کاتیەوێ وين رازقي باشە چۆن ناتوانێتە فامیلی مۆڵ والله يا تنجش يمكن برادر جلك تانکری بۆ برادرە ئەو برادرت لێراژی هولير لە هەولێر دەشی ئەی چۆنە کوردی ناسانێ والله خرشي بغداد ئەی بۆ فێرتان نەکردووە والله اللي قال ما انجليزي عربي اللي قال قصام عربي باشم عربي اللي قال قصام ئەقەی چێگە انجليزي قصير تۆ خۆت فێری عەربی کردووە ئەیش بۆ خۆی فێری کوردی یعنی کوردیە زانێ بەس لەبەر من لا لا كردي احكي بسيطة ده بس شوية بسيطة شوية تمام ئێ قسێک خۆشمە باسکە شوف يا دريم بەسەراتێکی خۆش و برادرە خۆشی نێوان خۆت و برادرەکانە بس ليش بيني وبين برادر بەڵێ قلنا سالفه بيني انا وانت شتێکی خۆشم بۆ باسکەن والله انا اسف شلون باسكم مش كويس لو دقي چ شتێک ڕوویاوە لە بینتانە هەر کاتێ بیرتەکەتە پێکەنینەیەت والله يا راجل ما خوش بيكو ئەڵێ برادر سێری یەکەکە سەڵێ بلوتوس کۆنێکتینگ رازق كونك دبي بێ کۆنێکتە بێ لێکتێکەن هەر بە سیرکردن عارف والله شتێکی خۆشم بۆ باسکە والله شلون باسك لا انا شلون باسك باشە پرسیارێکتان لێ یەکەم کام ئەندام لە جەستەی مرۆڤ ئەنسۆلین دروست دەکات كم عندهم؟ بەڵێ عندهم مش يعني عندهم يعني شو؟ ئەندامی لەش ابغهم خرج رجافه ما صوران هم باشنيه خەڵکی ڕۆژ ئاوای ماڵتان لە هەولێرە چەند ساڵە لە هەولێرن ابو تشارسا بۆ 4 ساڵ ئەی چۆنە شلون هاتنا وليري؟ والله للسودان بن لافريقيا وجهر 2021 لون وش بري سياسه عندك تيك شو جهتنا وليري زۆر چاکە بەخێر بێن سەرچاو پرسیارەکەمان ئەڵێ کام ئەندام ئەندام یعنی چاو دەست ايه ئەندامی ناویشمان هەیە انسولين دروز دكا بەڵێ ئەنسۆلین دروست دەکات تشاو يعني شو؟ چاونا اختیارتان هەیە باشە پەنکریاس گورچیلە بنكرياس پەنکریاس تەکیدی شو دريت راسته يعني من سێ اختیارمەوە پێتان شنو الانسولين شو يسوي الانسولين؟ انسولين ايه ئەنسۆلین هۆرمۆنێکە زمان هرمونك لە لەشی مرۆڤدا پەنکریاس گورچیلە جگەر كبد يعني جركه بس هيك دقه كبد يعني جرك لا قرشيلا قرشيلا يعني كبده بس بنكرياس قرشيلا جرك الكليه كانت مو؟ ايه كبد كبد يعني جرك جرقه حسب تأكيدي؟ تاكيد ناي قوري؟ لا بداخوا والله ما كهلبو او نبو او نبو شتێکی خۆشم پێشکەشکە تۆ خەڵکی ڕۆژ ئاڤای دەنگتان زۆر خۆشە بۆ گۆرانی گۆرانی خۆشم بۆ بڵێ ناوەڵە دەنگ زۆر ناشینە گۆرانی وانیش زۆر لەبەرم نییە ئەی گۆرانی کێت لەبەرە کەس بابا ئەوە گۆرانی باشی بەرە عەرەبی والله يلا گۆرانێکمان بۆ بڵێ شنو؟ ئەغانی عەرەبی والله ايش دسم يعني اغاني دزاني. اسمي اغاني ئەغانی اغاني على لطف حلوات يعني؟ اغاني يعني؟ لا لا والله دسم بۆچی دەزانی بڵێ والله ابد دسم باشە سپاس بۆ بەشداریتان دەستان خۆش بێ زۆر سپاس